دەنگێکی ناڕزای وەکو کۆبەستی کۆمەڵایەتی نیشتیمانیمان هەبێ و بەرپەرشانەوەیەکمان هەبێ لە بەرامبەر ئەو پرۆژەی یاسایی کە ئێستا لە ناو پەرلەمانی عێراقا مشتومڕی لەسەرە و لە ناو گفتوگۆیە. ئەلبەت ئێمەی کورد هەمیشە گوێمان بەوە کراوەتەوە بە تایبەتی وەکو هەرێمی کوردستان کاتێک کە باس لە هەمواری یاسای باری کەسێتی کراوە لەو قەناعەتا بووین کە چاکسازی تیا کراوە. ئەمە لایەنێکی باشە وەکو هەرێمی کوردستان وەکو ئەنجومەنی نوێنەرانی هەرێمی کوردستان. بەڵام ئەوەی جێگەی داخە لە ئێستاە لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا پرۆژە یاسایەک لەلایەنێکێک لە فراکسیۆنەکانەوە ماوەی 2 ساڵە کە گفتوگۆی لەسەر ئەکرێ و ئەیانەوەی ئەم پرۆژەیە بکەنە کارەوە لە ژێر ناوی هەومارکردنەوەی یاسای باری کەسێتیدا. ئەلبەت ئێمە وەکو عێراق پێکهاتەیەکی مۆزاییکین فرە پێکهاتەین گەلێک نەتەوە ئاین و مەسەبەکانمان تیا هەیە. سەرڕای ئەوەش یاسای باری کەسێتی بە شێوەیەک خۆی ڕێخستووە کە هەمویانی لە شوێنێکدا کۆ کردوێتەوە کە ئەگونجێت لەگەڵ یاسای نێودەوڵەتی و دەستوری گشتیدا. ئەمانە لەلایەک بەڵام ئەگەر بێت و ئێمە ئەم پرۆژە یاسایی کە ئێستا کەوتوتە بواری مشتومڕەوە ئەگەر بێت و تێبپەڕێنرێت کۆمەڵی کێشەی سەرەکی لە ناو کۆمەلگای ئێمە دروست دەکات کە ئێمە ئێستا خۆمان کۆمەلگاکەمان بێ کێشە نییە بە تەواوی دنیا بە تەواوی کۆمەلگاکانی جیهان لە ناو کێشە و گرفتێکی زۆری کۆمەڵایەتیین. ئەگەر بێت و ئەم پرۆژە یاسایە بکەوێتە بواری کارەوە یان ئیمزای لەسەر بکرێت و تێبپەڕێنرێت ئێمە لەو قەناعەتیان کە تەبەقەیەکی زۆر لە مناڵان و لە ژنان و لە پیاوەن و بە تەواوی کۆمەلگا زەرمەندە بنتیایە. هەر بۆیە ئێمە لێرەوە وەکو نمونەیەکی زۆر بچووک ئەگەر بێت و گەڕانەوە بۆ مەسەبەکان بەڕەوا ببیندرێت لە یاسای باری کەسێتیە ئێمە لێرە هیچ یەکێک لە مەسەبەکان ناکەینە ناو گفتوگۆ خۆمانەوە. بەڵام شتێکی سەرنجڕاکێش ئەوەیە باوکێک ئەو مافی ئەبێت ئەو ڕۆژەی کە کچەکەی لەدایک ئەبێت هاوسەرگیری پێ بکات هەتاوەکو تەمەنی 9 ساڵی. ئەو مناڵە لە ڕۆژی کە لەدایک ئەبێ هەتاوەکو ئەگاتە تەمەنی 9 ساڵی لەلایەن ئەو پیاوەی کە هاوسەرگیری پێکراوە هەموو مافێکی ئەوەی هەیە کە تەسەڕوفی لەسەر بکات. ئەو پیاوە توانێت هەموو تەسەڕوفێکی لەسەر بکات وەکو ماڵ و مڵکێک بەکاری بێنێت چۆنی بێبێت و لە تەمەنی 9 ساڵیش ئەتوانێت بیگوازێتەوە وەکو هاوسەر لەگەڵ یا بژی. مەترسی گەورەکە لەوە ئەمە لێرایە بەڕاستی ینی ڕێخستنی ئەگەر بێت ئێمە وتمان زۆر ناکۆکیمانێ ناکۆکیەکان زۆرن لە ڕووی مەسەبیەوە و تا ئێستا پێکهەڵبژانەکانی زۆر بوون ئەم بەتەنیا لە عێراق نییە لە ناوخۆی عێراق نییە. جێبەجێکردنی ئەم پرۆژە یاسایە یان با بڵین ئەگەر بێت و ئیمزای لەسەر بکرێت و بکەوێتە بواری جێبەجێکردنەوە ئەمە لێکەوتێکی زۆر خراپی دەبێت بە تایبەتی ڕەوایەتی ئەیاد بە لایەنی جینایەت چونکە مناڵێکی تەمەن 9 ساڵ بەرگی ئەوە ناگرێت کە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی عەقڵیەوە لە ڕووی بەرپرسیارەتیەوە کە خێزانێک هەڵبگرێت و هاوسەرگیری بکات. ئەمە بەس تەنها پەیوەندی بە یاسای باری کەسێتیەوە نییە چونکە ئەگەر بێت و ئەم یاسایە گۆڕانکاری تیا بکرێت ناچار دەبین کە یاسای مەدەنی و یاسای جینایەتیش گۆڕانکاری تیا بکرێت چونکە بە گوێرەی مادەی 412 لە یاسای جینایەتی عێراقی ئەگەر بێت و کەسێک بە زانابوون بە ئەنقەس زەرەر بدا لە کەسێک زەرەری جەستەیی پێ بگەێنێت ئەو کەسە زیندانی ئەکرێ بۆ ماوەی 20 ساڵ. لەبەر ئەوە ئێمە لێرەوە ڕای ئەگەێنین ئەگەر بێت و ئەوە بکرێت ئەم پرۆژەیە ئەوە ئەبێت گۆڕانکاری لە یاساکانی جینایەتە بکرێت گۆڕانکاری لە یاساکانی جگە لە ئەحواڵی شەخسی لە مەدەنیشا بکرێت بەم شێوەیە ڕەواتێکی تەواو بدرێت بە کوشتنەکان و بە زیانگەیاندن بە کەسان و بە تایبەتیش بە مناڵان.